أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته داوكارين لپروردگار طاعت و عبادتي ملائك من خواهي گەورە وەربگرێ و داواکارین دەروی مزگەوتەکان خواهی گەورە کار ئاسان بکە و بۆمان بکاتەوە لەمە زیاتر درێژ نەکرێتەوە اللهم ئامین. ئازیزان و خۆشەویستان هەمومان هاین بە ڕۆژوو حەزم کرد لە خزمەتی جەنابتانە چەند فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی ڕۆژوو باسکەین. ئێمە ئەرکێکی زۆر گەورە ئەنجام ئەدەین بۆ خوای متعال چونکە ئەجرێکە یان بڵین ئەرکێکە کە ئەم ئەرکە هیچ پاداشتی نییە ئیلا خوای گەورە خۆی نەزانێ. یعنی سێمە نوێژەکە ئەکەین نوێژەکەمان ئەگە نوقسانی بێ نوێژی تر تێتە جێگای هەموو شتەکانی تر ئاوایە بەڵام ڕۆژوو نەخێر چونکە خواگیان خۆی پاداش تێداتەوە هیچ کەسێکش نازانێ پاداشتەکەی چەنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ للصائمی دعوة لا ترد واتە ڕۆژوان هەرچی چات و کاتێ دوعا بکەن خوای گەورە دوعاکانیان ڕەت ناکەتەوە. عند الإفطار لە حەدیثێکی تردا دەفەرمێ بە تایبەتی لە کاتی سحوردا یعنی لە کاتی ئیفتاردا یاواران عەفوو یان بەیانیاندا کە ئینسان دوعا بکە دوعاەکانی ڕەت ناکرێتەوە. يقول الصائم لە ڕۆژی قیامەتا ڕۆژوو دێت ڕائەوەستێ بەرامبەر هەر مرۆڤێک بەرامبەر هەر مرۆڤ ئەم ڕۆژەی کە من و تۆی گرین ئێستا دەنگی لێوە نایە هاین بە ڕۆژوو بەڵام لە قیامەتا دێت قسە ئەکا يقول الصائم يعني يقول الصيام عفو ربي إني منعت الطعام والشراب بالنهار فتشفع منه واتا أي خوايجان أما أم كسا أمرو أم مسلمانا من خواردنەوە هەموویم لێ گرتەوە ئێستا کاتی ئەوەیە پاداشتی دەیتەوە ئێستا کاتی ئەوەیە ئەمە ڕۆژوو ئەڵێ ڕۆژوو بەرامبەرمان ئەڵێ بە هەر کەسێک لە ئێمەیە ژێ خوایگیان پاداشتی دەرەوە چونکە لە ڕۆژە منی گرتووە یعنی ڕۆژوو کە پێغەمبەری نازدارە فەرمیێ. دەرگایەکەیە معلومی جەنابتانە دەرگای ڕەیانی پێڵێن ئەو دەرگای ئەوەی ها بە ڕۆژوو لەو دەرگایەوە چێتە ژوورەوە ئەوەی ها بە ڕۆژوو بەڵام ئەوەی بە ڕۆژوو نەبێ لەو دەرگایەوە ناچێتە ژوورەوە. ئەمجا ئەفەرمێ دوایەوە چیتە باشتەوە بە ڕۆژوو لە ناو باشتا دیاری ئەکری ئەوانەی هان بە ڕۆژوو بە پلەی بڕۆژوو هاتنەتە باشتەوە خوا گیان دیاریانەکە كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية. ئەم ئاەتە ئیمامی مجاهید ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەمە مەبەستی چییە ئەو کەسانن هان بە ڕۆژوو لە قیامەتە خواگیان ئەمەیان پێڵێت دەبخۆنەوە عافێتان بێ بخۆنەوە بۆ خۆتان بە ئیسراحەت چونکە لە ڕۆژی دنیادا زۆر کە ڕۆژووتان کرد لە ڕۆژەکانی گەرما بوو سەرما بوو هەمووی بوو ئەو کاتە ئێستا کاتی پاداشتە و خەڵاتە کادرێ. ابن عمەر فەرمی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئیصلاح الأعمالی چاکترین و باشترین کردەوەکان دووشتە کە فەرموویەتی الصوم والصدقة یعنی باشترین ئاکار و ڕەوشت یان کردداری مسلمان و ئیماندار کە ڕۆژووە لەگەڵ سەدەقەکردنە کە ئینسان دەیکا وإن تصوموا خير لكم خواجانا فرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم عليك بالصوم فإنه لا مثل له نية حج كاريك نية لا إخوة أوني روجو من صام يوما في سبيل الله هركس يك روجو بروجو بي أي أجر سي روج بيغمري خوا فرمي خندق ما كما بين السماء والأرض أبيت خندق شالة وق بيني أرض وأسمان بيني تو جهنم خوا بنامان ده بين أرض وأسمانه يعني فرمي لحديثي تردا أفرمي 70 خريفة حفتا صال يان 100 صال بيغمري خوا أفرمي عليه الصلاة والسلام كابرا تخزمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي أي بيغمري خوا أجر بيتو من نيوجا كان بكم أم بينج نيوجا فرزة والرجو بقرم وحلال بحلال بزانم وحرام بحرام بزانم بلام لمزياتنا كم أي بيغمري خوا سيشتا كم يعملون منا نيوجا كان بكم روجو بقرم وحلال بحلال بزانم حرام بحرام لما زياتنا كم أي بيغمري خوا فرموي أجر أما بكا أمانة بس أمانة بكا براسي خاون خومان شون الله قصي خوي به كابرا أهلي باشت بيغمري خوا الحديث كتدا كابرا تخزمت يودي أي بيغمري خوا أجا مش شايتمان جيب كم هردقي وباشانش لقليا نيوجا كان بجواني كم زكاة بدم وروجو بقرم ملك شوم أمكاته أمانة بكم لقيامتها لكيو راوستم پێغەمبەری خوا فەرمووی تو لەزانی لێکیان ڕاوەستی پێغەمبەران ڕاوەستان تو لە دوای پێغەمبەران ڕاوەستی بەم کردانەکە دەیکی کەواتە ئێمە هاین بە ڕۆژوە بێ دڵمان زۆر خۆش بێ ڕۆژەکانمان قایمتر کەین چونکە فەرموویانە هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام
حاکمە و بە دەرەجەی حەسەن هاتووە. هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ لە بین دوای ڕەمەزان هەتا ڕەمەزانەکەی تر بمرێ داخل باشتە بێ، یعنی کەفارەتە. ڕەمەزان بۆ ڕەمەزان کەفارەتە، داخل بە باشتە بێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ لەگەڵ ئەمەشدا فەرمێ من قام مع الإمام حتى ينصرف، هەر کەسێ لەگەڵ ئیمامە تەراویح بکا و لەگەڵ ئیمامشا تەواوی کا ئەو کاتە میسانە چییە؟ هەموو شەوی بە شەو نوێژەی دەنووسی. خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە و عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. یا ڕەبی خوای لە تەپاڕین لە گوناحەکانمان خۆش بی. یا ڕەبی خوای لە تەپاڕینەوە دەرگای ماڵەکانی خۆتمان بۆ بکەیتەوە. یا ڕەبی خوای لێ تەپاڕینەوە. یا ڕەبی ئەوەی چاکە و باشەیە بۆ ئێمە، یا ڕەبی بۆ مسلمانان، بۆ هەموو مسلمانانی جیهان، یا ڕەبی خوایە بۆمان بکەی. اللهم آمین. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، عزیزان خۆشەویستان، خەڵکێک زۆر جار داوای دوعای خێرەکە، ئینسانی ئیماندار و بڕوادار کە دوعاکانیان بێبەشی نەکەن و ئێمە عەسرانش وتارمانەیە هەر کەسێ بخۆی ئەگەر زەوقی هەبێت تاقەتی هەبێت توانێ بخۆی بێت دانیشە و لەیرە بەس لە ژوورەوە ناگوێی لێ بگرێ، ئەوە توانین بە یەکەوە ئیسفادە بکەین. کاتەکانتان مبارەکە و بەشتی لاوەکی ئینسان سەرفی نەکە، بە تایبەتی گەنجەکان ئەبێ زۆر وریابن، چونکە ئەم کاتانەی کە بەسەرمان تێپەڕێ مبارەکە. خوای گەورە ڕەحم لە من و لای ئەوەش بکە و جومعەمانش لێ قبول بکە و نوێژ و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە. اللهم اغفر للمسلمين والمسلمات، اللهم اغفر للمؤمنين والمؤمنات من أهل السنة والجمعة والجماعات، وأقم الصلاة.